یەکێتی لەبارەی هەژماری من و تەوتین دوایین بڕیاری خۆیدا و زانیاریش ئاشکرا دەبێت. شاندی مراڵی لەبارەی دیداریان لەگەڵ ئەردۆغان و کاتی پێشنیارکراوی ئازادی ئۆجەلان زانیاری ئاشکرا دەکەن. پارتی و یەکێتی لەبارەی دابەشکردنی پۆستەکانی کابینەی نوێی حکوومەتی ئەرێمکۆ دەبنەوە. دەرباز کۆسرەت ڕەسوڵ ئەندامی مەکتەبی سیاسیەکێتی ڕایگەیان ئێمە و پارتی توانیومانە بەپێی بڕیارەکانی دادگای فیدراڵی لەبارەی بەبانکیکردنی موچەوە بگەینە ڕێکەوتنێک کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات. وتیشی ئەو نیگەرانیانەی کە لەسەر هەژماری من هەبوون یان خەڵک تەوتینی پێ باشتر بووە توانیومانە هەمووی جێ بکەینەوە. بەپێی زانیاری ساندەر یەکێتی بەتەواتی لەسەر پرسی واسهێنان لەسەر بیرۆکەی تەوتین ڕازی بووە و ڕۆژەی هەژماری من جێبەجێ دەکات. بەڵام تاوەکو ئێستا دیار نییە ئاخۆ ئایا بەغدا بڕیاری کۆتایی لەسەر هەژماری من چی دەبێت کە تاوەکو ئێستاش جەخت لەسەر جێبەجێکردنی تەوتین دەکاتەوە. پاروین بوڵدان ئەندامی شاندی ئیمراڵی لەبارەی دیداریان لەگەڵ ئەردۆغان ڕایگەیان سەرۆکۆمار جاری یەکەم بوو شاندی ئیمراڵی ببینێت. ئەو کەسێکە کە دەبێت لە ناوەندی ئەم کارە بێت لەم بابەتە زۆر لە دوورەوە وەستاوە وا هیچ شتێکی نەگوت بوو. هەر بۆیە هەموو کەسێک چاوەڕوان بوو. شاندی ئیمراڵی قبول کرد و لەم بارەوە بۆ چوونی خۆیان بەهاو بەشی دەربڕێ. وتیشی بێگومان دەبێت لەم پرۆسەیەدا نەک تەنها وەزارەتی داد هەروەها بەرپرسیارەتی گەورە دەکەوێتە ئەستۆی هەموو ئەوانەی لە پرۆسەکەدان و سەرۆکە گشتیەکانی ئۆپۆزیسیۆنیش. بوڵدان وتیشی بە تێڕوانینم ئەگەر تاوەکو مانگی حوزەیران هەنگاوی خێرا بنرێت ئەوە پرۆسەکە تەواو دەبێت. ئەگەر یاسا دەربکرێت بۆ دەرهێنانی ئۆجەلان لە زیندان پاکەکە بڕیاری هەڵوەشانەوە بدات هەلومەرجی گونجاو هەبێت کۆنگرە ببەستێت و بڕیار دەدات. سێشەممەی داهاتوو شاندی باڵای پارتی و یەکێتی لە پیرمام کۆ دەبنەوە و گفتوگۆ لەسەر دابەشکردنی پۆستەکانی کابینەی دێمی حکوومەتی هەرێم دەکەن. ئەندامێکی شاندی باڵای یەکێتی بۆ پێکهێنانی کابینەی نوێ بە میدیای پارتی ڕاگەیاندووە ڕەژنووسی پێکهێنانی حکوومەت تەواو بووە و دەبێتە بنەمای کاری پێکەوەی بۆ 4 ساڵی داهاتووی حکوومڕانی لە هەرێمی کوردستان. ڕاشیگەیان لە کۆبوونەوەی سێشەممەی ئەم هەفتەیە گفتوگۆ لەسەر دابەشکردنی پۆستەکانی حکوومەت دەکات.